بەڵێ ئەزانێمە بەردەوامی لەگەڵتان چینە لای بابەتێکی تەندروستی سەرکۆ باس لە یەکێک لەو گرفت و نەخۆشیانە ئاکەین کە هەندێک جار هەیە نیشانەکانی جیاوازن ئەویش نەخۆشی پشتێنەی ئاگرێنە دیارە یەکێکە لەو گرفت و نەخۆشیانەی کە هەندێک جار بە پێوتەی پزیشکە بەڕێزەکان لە دوای تەمەنی 50 ساڵیەوە ئەم گرفتە لەسەر پێستی ئێمە ڕوئەیات و بەهۆی ڤایرۆسێکەوەیە بابزانین خۆی نەخۆشیەکە چییە و نیشانەکانی چین و ئێمە چۆن دەتوانین خۆمانی لێ بپارێزین و ئەگەر لەسەر جەستەمان دەرکەوت بەتایبەتیش بۆ کەسانەی کە سەر و 50 ساڵن بابزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم گرفت و نەخۆشیە بکەین ئەچینە لای زۆر بەڕێز دکتۆر بەڵێن بارزان ئەحمەد بەڕێزیان کە پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکارین و میوانی پرۆگرامی ڕۆژێکیان دکتۆریان زۆر بەخێراتی سلااوانی باش جەبا باسێک لە ئەم گرفت و ئەم نەخۆشیە بکەین خۆی نەخۆشیە یاخود گرفتە دکتۆر سەرەتا نەخۆشیەکی ڤایرۆسیە عادەتەن کەسەکە لە تەمەنیای گرێ لە تەمەنی مناڵیە بە دڕکەومێکتەی گرێ عادەتەن بەزە و ڤایرۆسە بە شێوەیەکی ناچالاک لە دەمارەکان ئەمێنێتەوانێ دوای کە گرفتێکی تەندروستی ڕوئەیە کەسەکە بۆ نمونە ئەگەر نەخۆشی شەکری هەبێ ڕسکی زیاترەکە چێتە تەمەنی پێشکەوتووە لەسەر و 50 ساڵە وردە لەوە چێت تووشی ئەو حاڵەتە بێت هەڵەیاتەوە لە پێستیا و ئازاریش دروستەکە لە دەمارەکانە دکتۆر بۆ نایەنەوە پشتێنەی ئاگرین ئەوەن ئازارێکی زۆری هەیە نەخۆشیە بەڵێ ینی وەکو سووتانەوە خۆی عادەتەن ئازاری دەمار وەکو سووتانەوەیەکی زۆر هەستی پێکەی وەکو ئاگر لەو شوێنە بێ لەبەرەوە ناوەکەی جوانەوە ئاسەکەم کوردی ناوێکی جوانیان لێناوە ئەو ئازارە وایە کە وەکو ئاگری تیابێ وەکو گزانەوەیکی زۆر لەو شوێنە خۆی لە ڕاستیە ئازارێکی زۆر دروستەکە جاری وایە پێشەوەی کە زیبکەکان دروست بێ لەسەر پێست کەسەکە ئازاری هەیە بۆ ماوەی هەفتەیەک نازانێ ئازاری کوێیە چێ بۆ لای دکتۆری لەوە چێ هەناوی لەوە چێوە هەسکە ئازاری سنگێتی ئازاری دڵە ئەمە تا وردە هینەکە دروستە بێ زیبکەکان کە زیبکەکە دروست بوویتر نەخۆشەکە خۆی دەرەخات زیاتر خۆی دەرخستووە ئێمە باسمان لە دەرکەومێکتە کرد و باسیشمان لە پشتێنی ئاگرین کرد کە ئەمە هەردووکیان هەمان ڤایرۆسن ئەمیان لە تەمەنی مناڵی ڕۆیات ئەمیان سەر و پەنجاڕۆیان پێمان بڵێ دکتۆر چ شتێک ئەم دوانە پێکەوە ئەبەستێتەوە هیچ شتێکێ پێکیانەوە ببەستێتەوە خۆی ڤایرۆسەکە هەمان ڤایرۆسە بەس نەخۆشەکە دوو نەخۆشی جیاواز و ئاڕازی جیاوازیان هەیە ینی بۆ نمونە ئەمیان لە مناڵایە کووتمان عادەتەن نەخۆشیەکی ئاسانە کەسەکەی گرێت یا مناڵەکەی گرێ عادەتەن بە بێ ماک نەجاتی ئەبێ لێ و هەفتەیەک 5 ڕۆژ بۆ هەفتەیەکی پێچێ شێوازی نەخۆشیەکە کە لەسەر پێست دەرەکەوێت زیاتر وەکو زیبکەیەکە دوایی زیبکەکە ڕەشە بێتەوە ئەکەوێ بەعکسەوە ئەمیان وەکوتوان ڤایرۆسەکە مەدەل حەیات لە کەسەکە لە دەمارەکە ئەمێنێتەوانێ لە هەنێ حاڵەتی نەخۆشیە کە بۆ کەسەکە دروستە بێتوان ئەگەر پیر بێ یا مەناعی دابەزێ کۆمەڵی نەخۆشی هەیە یا و کەسانی کە زەرعی گورچیلیان بۆ ئەکرێت چکە عیلاج وەرەگرن یا کۆمەڵە عیلاج هەیە یا و کەسە شەکرەی هەیە ئەمانە بێتە هۆیەوەی ڤایرۆسەکە دەرکەوێت لە یەکێ لە دەمارەکانە باشە دکتۆر زۆر کاتەبینی بەهۆی گۆڕانی وەرزەکانەوە بە تایبەتی لە مۆزایە لەبەروی گژوگیایەکی زۆر هەیە چۆن ئێمە ئەم نەخۆشیە جیاکەینەوە لە کۆمەڵی هەستیاریکە چکە زۆر کەسمان هەیە لەوانەیە بەر شوێنی بەرگیاب کە پارچەیە پەڵەیەکی سووربوونەوەی هەبێ یاخود لەسەر ڕانی لەسەر پشتی لەسەر قاچی مەترسی ئەوی لا دروست بێکم نەخۆشی هەیە چی جیاوازیەکی هێن ئەم پەڵە سوورانە کە پێی بڵێن ئەمە پشتێنی ئاگرینە یاخود ئەمە هەستیاریەکی کێ بەڵێ خۆی یەکەم ئەوانی کە حساسیەتیان هەیە عادەتەن زیاتر لە هەموو لاکانی جەستالەوە چێ دەرکەوێت ینی لەسەر دەموچاوی بێ لەسەر جسمی بێ لەسەر دەستی بێ لەسەر قاچی وە هەردوو لە ئەگرێتەوە باشە ئەمە یەک پشتێن ئاگرینەکە عادەتەن لە یەک لایە یعنی بڵین یا لای چەپە یا لای ڕاستە یەکێ لە دەمارەکانە گرێتەوە بە درێژایی دەمارەکە دەرەکەوێت دکتۆریان بەڵێ بەڕێک یعنی بڵین لە بینی دوو ماسوولکە ئێمە دەمارەکە بەوێ ئاڕە ڕێک لە بینی دوو ماسوولکەوە لە پێش لە پشتەوە هاتوۆتە بۆ پێشەوە ئەوەی کە زۆر جیای کاتۆ ئازارە زۆرەکەیەتی لەو شوێنە هەست بە ئازارێکی زۆرەکە بەعکسەوەی کە حساسیەتی خورانێکی زۆری هەیە و جیبکەکانی لەسەر هەموو جسمی دەرەکەوێت نەک تەنها لە یەک دێرماتۆم یا لە یەک شوێنی دەمار لەبەرەوە زۆر بەوە جیاوازی ئەکرێت واتە ئەم ئازاری زۆر ئەویان خورانی زۆر ئازاری نی ئەوەی کە حساسیەتی هەیە ئەمیان لەوە چه تۆزی خورانی بەس ئازارەکەی زۆر باشە وە تەمەنەکەش عادەتەن لەسەر تەمەنی 50 ساڵیەوە ڕوویە
و هەروەها کەسەکە بۆ نمونە کە بەهاریە عادەتەن چۆتە دەرەوە لە ناو دەشت و لە سەیران بووە ئەڵێ دوایەوە وام لێ هاتووە ئەم یەکسەر ڕاستەوخۆڵە ئازارێکی زۆرم بۆ هاتووە 2-3 ڕۆژ پێشەوە ئێستا کۆمەڵە جیبکەم بۆ دروست بووە. ئەمە تۆزە لەمە پێشتر کۆ باسی سترێسی و قەلەقیمان کرد با زۆر سترێسی و قەلەقیش بوو ئەو کەسانە دروست نەکەین کە سەر و 50 ساڵن با بڵین ئەکرێت هەموو کەسێک کە چوە سەر و 50 ساڵەوە گەر هاتوو نەخۆشی درێژخایانی هەبوو یاخود بە مناڵی تووشی درکەومێکتۆ بوو ئیتر هەموو کاتێ ترسی ئەوەی هەبێت کە تووشی ئەم ڤایرۆسا بێت و ئەم ڤایرۆسا بێتەوە خەڵە من نەخۆشییا بێتەوە جارێک ڕێژەکەی زۆر نییە بەڕاستی بەڵام ئەگەری ڕوویانی هەیە ئەوە نیە هەر کەسێک چوە سەر و 50 ساڵی تر ئەو حاڵەتی بۆ بێن نادێت ینی حاڵەتێکی ناتوانین بڵێن زۆر باوە و هەموو کەسێک گرێتەوە وەکو توشمان لەو کەسانە زۆرەکە کۆمەڵێ نەخۆشی تری وەکو درێژخایەن و ئەوانەیان هەیە لەوان ناگرێتەوانێ و خۆشبەختانش چارەسەری هەیە. لە نەخۆشە درێژخایەنەکانە کامیان زۆرترین بە بڵێم احتیمالی هەیە کە هۆکاری هەیە کە توش ببێ شەکرە بە دەرەجەی یەک و هەروەها ئەوانین کە کۆمەڵە نەخۆشیمانەیە مەناعەت دابەزێن و ئەو کەسانەی لەسەر کۆمەڵە عیلاجی درێژخایەنن لەوە چه عیلاجەکانیش کە ئەبێت هۆی دابەزانی ئیمیونیتی جەستەیە دابەزانی ئەوە وەکو کۆرتیکۆستیرۆیدەکان ئەمانش ئەیکا. باشە باسی دەرمانت کرد دکتۆر ئەو کەسانی کە نەخۆشن دەرمان زۆر بەکارێنن ئەم دەرمانانە لەوانێ بەشێکی بۆ چارەسەرەوە توانین سوودی بەشێکی تری هەمووی مادەی کیمیاییە و کە چەند گرفتی هەیە بۆ سەر جەستەی بۆ ئەندامەکانی تری جەستەمان دەرمان کاریگەری تاڵ بەجێڵێ بۆی کە بتوانین ئێمە لە دوای 50 ساڵیەوە تووشی پشتێنەی ئاگرین بین. وەکوتم کۆمەڵێک عیلاج هەیە بەڕاستی عیلاج درێژخایەنەکان بە تایبەتیوانی کە مەناعەت دابەزێن کە بەرگری لەش دابەزێنن زۆر بۆی هەیە ئەو حاڵەتە دروستکە وەکو کۆرتیکۆستیرۆیدەکان کە لە زۆر نەخۆشییا بەکاریە بەڕاستی ئەوانە زۆرێکە ئەوەی کە مهمە بەڕاستی لە ژێر ڕێنمایی دکتۆرا بێ خۆی علمی دەرمان علمێکی گەورەیە و دەرمان سایدیفێکتی هەیە بڵین ئاڕازی جانبی هەیە لەبەرەوە کاتی دکتۆرەکەی نووسێ بیر لەوە کاتەوە کام دەرمانە و بۆ ڕێژەی چەند بەکار بێت چەند بەکار بێت ئەوە زۆر مهم دروست. هیچ جیاوازی چییە لە ڕەگەزینێر یاخو ڕەگەزیمێ بڵێ لە بیانە زیاتر دەرەکەوێت؟ لە ڕەگەزیمەیە زیاترە لە ڕەگەزیمە تۆزە زیاترە هۆکارەکەی نەزانراوە بەس ئێمە زۆر نەخۆشیمان هەیە ئەو فەرقە دروستەکە جاری وهەیە لەو چ بۆبوونی هۆرمۆنەکانەوە بێ. زۆر باشە دکتۆرەمەی پرسیاری ئەوە بکەم شوێن جوگرافیا گەرمی ساردی ئەمانە هیچ پەیوەندێکیان بە سەرەڵدانی ئەم نەخۆشیەوە هەیە جارێکی تر یاخود نەخێر؟ بە شێوەیەکی گشتی زۆر پەیوەندی پێوە نییە بەڵام خۆی گەرماوانە دروست دەکات گەرماوە ئەو لەوەچی گەرمایەکی زۆر یا با بڵین زیاتر خۆی ئەوانەی کە تووشی تابن تایەکی زۆریان هەیە بۆی بەهەیە دروستیکە. باشە ئێمە زۆر جار لە مناڵیاڵێن یەکسەر ئەمان کوتین ئێستا زۆرینەمان شانمان کوتانەکەی پێوە دیارە بۆ کۆمەڵێ نەخۆشی و ئەو بابەتانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە مادام ئەمەش ڤایرۆسیە هیچ کوتانێک هەیە بۆی کە بتوانین ئێمە گرفتمان بۆ دروست نەبێت تەمەنی. بەڵێ کوتانی خۆی هەیە ئەتوانی وەریگری تا ڕادەیەک پارێزگاری لێکات زیاتر لە مناڵیا وەرەگیرە پارێزگاری لێکا بەڵام جاری واشێ هەر تووشی ڤایرۆسەکە ئەم کوتانە گشتێکە لیان ناوین ئەوەی بەڵێ لە گشتەکاتی چکە عێراق یەکێکە لەوانەی کە کوتانی زۆری هەیە ماشەڵڵا تایەتی ئەویش. دکتۆر ئەگەر بۆ نمونە کەسێک هەر تووشی دەرکەومێک کوتە نەبێت و تووشی ئەم حاڵەت نەبێ ئەمە ئاساییە ئەنیان چکە زۆر جاران بە کە بە مناڵی پێیان وتی نەبێ تووشی دەرکەومێکتە بوو یان نەبوو ئەگەر بوو تا جارێ نەبووم ئەیان و نە ئەو لە گەورەیشا بێ هەر تووشە بیت ئەبێ هەر توش بیت. بەڵێ خۆی جاری وایە نیشانەی نیانی توش بووی زۆربەی کات هەر نیشانەی نەبووە ڤایرۆسەکەشی گوتو پێ و نەزانیوە بەس لە دەمار تا هەیە بەس خۆت بیرێ نایە وەکو نیشانی دروست نەکرد تۆ چوزانی گوتوتیانە بەڵام لەگەڵەوەشا ڤایرۆسەکە هەیە لە جسمتا ڤایرۆسەکە خۆی بڵێن لەشە هەیە یاخود لە ڕێی گواستنەوەوە گوازرێتەوە بۆ کەسەکە یەکەم جار کە تووشی ئەبی لە ڕێی گواستنەوەی تەواو بۆ یەکتر و ئەو ڤایرۆسە تەنها لە ئینسانە هەیە ڤێکتەری نییە ینی لە بینەکانیە ئەبێ تەنها مرۆڤ بۆ مرۆڤی گوێزێتەوە و دوای ئەوە چێتە دەمارەکانەوە ئیتر ئەمێنێتەوە لەو حاڵەتێکا کە دروستە بێت سەر هەڵایەتەوە جارێکتر. زۆر باشە کەواتە کە ئەمە ڤایرۆسێکە لە جەستەیە ئەمێنێتەوە بۆ ماوەی چەندین ساڵ ئەمێنێتەوە ئەو کەسانی کە لە دوای 50 ساڵیەوە بوون منە بەرگری لەشیان دابەزێت دەرمانێکی زۆر بەکارێن بەهۆی نەخۆشی درێژخایەنەکانەوە
چۆن بتوانین مامەڵەیان لەگەڵا بکەین ئەگەر لە ناو خێزانێکی خۆمان نەبوو چۆن بتوانین ئەگەر هەستمان بە پەڵەیەکە لە جەستەیە دروست بوو یاخود ئازارێکی بوو سێرمان کرد سووربوونەوەیەک و چی بکەین ڕاستەخۆ بۆ لای پزیشک یاخود چی لەگەڵا بکەین بەڵێ زۆر مهمە سەرەتای دروستبوونی بەتابەتی زیبکەکان تۆزە زوو بگاتە لای پزیشک بۆی تەشەنەکە بۆی نەک تەشەنە نەکات هەم یەکەم ئێمە کۆمەڵی عیلاجی ڤایرۆسی هەیە ئینە ئەبێت لە ماوەی 72 ساعاتە یعنی لە ماوەی 3 ڕۆژاوەریە چونکە بڵین دابەشبوونی ڤایرۆسەکە وەستێنێ ئەگەر ماوەیە وەری نەگری ئیسفادەی لێ ناکە لەبەرەوە تۆزە زوو بێ هەم قورسی نەخۆشیەکەەوە هەم فترەی نەخۆشەکەی بۆ کەمەکاتەوە و ماکەکانیشی بۆ کەمەکاتەوە واتە ڕاستە خۆ دوای ئازارەکە جاری وایە خۆی نەخۆشەوەنە ئازارەکەی زۆرە زوویە بەلای پزیشک بەڵام لەبەرەوەی دەرنەکەوتوەتیایە زیبکەکان جاری وایە ناناسێتەوە تۆزە قورسە بەس لەگەڵ دەرکەوتنی زیبکەکان ئەکسەر ناسینەوەکەی زۆر ئاسانە دکتۆر هەر بە سیرکردن ئەزانرێت کە ئەم گرفتەیە یاخود لەڕی پشکنینی خوێنەوە ئەبێت بزانرێت کە ئەمە کێشەیە زیاترینی لە ڕووی کلینیکیەوە ینی هەر لە ڕووی بینینەوە ناسێتەوە بەڵام کۆمەڵێک فحوساتی خوێنی شەیە بۆی ئەکرێ ئەتر بەتەواوەتی زانین ڤایرۆسەکەی و دەرەکەوێت بەڵام زیاتر بە وڵاسی لە ڕووی کلینیکیەوە باشە ئەم نەخۆشیە لە ناو ژینگە و کۆمەلگای ئێمە زۆرە یاخود کەمە لە وەکوتمان لە تەمەنی پیریایی بینیم بە زۆر نییە شکر لەو نەخۆشیانە نیە کە هەموو ڕۆژە بیبینی فترە کەسێک گێت کە ئەو نەخۆشیانەی هەیە و حاڵەتێکی وای بۆ دروست بوون زۆر باشە دکتۆر لە کاتی وەرگرتنی چارەسەرە ئەمە یەکێک لەو گرفتانەی کە زۆر هەیە کەسانێکن لەوانەیە لە پاشماوەی بڵین ئەو ڤایرۆسا خود ئەو نەخۆشیە بترسن واتە دواتر ئەو شوێنە ببێت بە پەڵە لای خۆمانەڵێن ئەم گرفتە لەم نەخۆشیە لە دوای تێپەڕاندنیشی بۆ ئاەت لەسەر جستی ئێمە یاخود نەخێر دواتریش ئاسەوارێکی نامێنێ و پێستەکەەوە خۆی ئەمێنێتەوە کۆمەڵی هۆکاری هەیە عادەتەن ینی نامێنێتەوە ئەڕوا بەڵام جاری وا هەیە مانەوەکەی پەڵەیەک دروستەکە تۆزە درێژخایەنە کاتی ئەوێت تا ئەڕوا ئەویش چەند هۆکارێکێکە لە یەکێک لەوانە تەمەنی نەخۆشەکە قورسی نەخۆشەکە تا چەند قورس گتوێتی زیکەکانی قوڵن یاخود تووشی ئیلتیهابی بەکتری دوو هەم بۆ ینی توش بێژگە لەوەی کە ڤایرۆسەکە هەیە ئیلتیهابی بەکتریاشی هەیە وای لێ کردووە کە بینەکە قوڵ بێ ماوەیەکی زیاتر بمێنێتەوە بەڵام دوایی هەرڕوە پێستەکە هیچ بە بڵێم هۆکارە بۆ ئەمە چکە کەسانێکی زۆر هەن پێستیان باشە بۆ برین هەیە خراپە بۆ برین ئەوەش هۆکارن ئەوانەی کە هەیە پێستی خۆی تۆزە زووتر چاکە بێتەوە هەیە پێستی درەنگتر چاکە بێتەوە کەسێکی بۆ نەخۆشی شەکری هەیە برین بە عام لە جسمان تۆزە درەنگتر چاکە بێتەوە ئەوانە هەمووی هۆکارن باشە بچینە سەر چارەسەرەکان لە کۆتاییە بۆ نمونە ئەو کەسانی تووشی ئەم نەخۆشی ئابن چارەسەرەکرێت و چارەسەرەکانی چییە؟ چارەسەری ڤایرۆسیەکانە ئەسایکلۆڤێر و ئەو کۆمەڵە نەخۆشیە کەوتمان دابەشبوونی خانەکانی یا با بڵێن دابەشبوونی ڤایرۆسەکە وەسێنن کە زۆر مهمە لە خلالی 72 ساعات وەرگیرە و هەروەها کۆمەڵێک کرێمات کە بۆ منتیقەیە بەکاربێ لەگەڵ حەبی ئازارە ئەبێ پارەستۆڵ بەکاربێت زیاتر پارەستۆڵ هەموو سەیفترە باشە هیوادارین کە کەس ڕوبڕیم نەخۆشیە نەبێتەوە کەسێکیش هەستی بەوە کرد کەسێک لە خێزانەکە یاتی بە تایبەتیوانی کە تەمەنیان لە 50 ساڵ بەرەوسەرەوەیە ڕاستە خۆ بیبن بۆ لای پزیشک بووی کە گرفتەکەی لەسەرەتەوە ئەم پزیشکە بەڕێزانە بۆی چارەسەرکەن و بە کۆمەڵێک دەرمان هیوادارین کە کەسم گرفتەی نەبێت دووبارە سپاس بۆ تۆ سپاس بە زانیاریەکانت بەخێرهاتی سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ زانیاریەکانت